حکوومەتی عێراق بڕیاری لەسەر ستراتیژیەکی نوێ بۆ دابینکردنی ئاسایشی سنوورەکان لەگەڵ ئێران و تورکیا داوە، ئەوەش لە دوای بۆمبارانی بەردەوامی ئەو دوو وڵاتەیە بۆ سەر پارتە ئۆپۆزیسیۆنەکانیان لە هەرێمی کوردستاندا. ئەو ڕاگەیەندراوەی حکوومەتی عێراق لە دوای کۆبوونەوەی ئاسایشی نیشتیمانی بە سەرۆکایەتی موحەممەد شیع سوودانی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق هات کە تیایدا هاتووە حکوومەت بڕیاری داوە بە دووبارە بڵاوکردنەوەی هێزەکانی پاسەوانی سنوور لەسەر هێڵی سفر بە درێژایی سنوورەکانی ئێران و تورکیا. لەو بارەیەشەوە ئاماژەی بە هەمانگی نێوان حکوومەتی ناوەندی و حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی پێشمەرگە کردووە کە سەرۆکی ئەرکانەکانی پێشمەرگەش لەو کۆبوونەوەیەدا بەشدار بووە. ڕۆژی سێشەمەی ڕابردوو شاندێکی وەزارەتی پێشمەرگە لەگەڵ بەرپرسانی وەزارەتی ناوخۆ و بەرگری عێراق کۆبوویەوە، هەردوولا لەسەر ستراتیژیەک بۆ بەهێزکردنی ئاسایشی سنوورەکان ڕێککەوتن. لەو بارەیەوە لاوک غەفوری بە ناوی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بە ئاژانسی فرانس پرێسی ڕاگەیان کە حکوومەتی هەرێم هێزی پێشمەرگە دەنێرێتە سەر سنوورەکان. ئەوە چەندین جارە سوپای پاسدارانی کۆماری ئیسلامی ئێران بنکە و بارەگاکانی پارتەکانی ئۆپۆزیسیۆن لە ناو خاکی هەرێمی کوردستان دەکاتە ئامانجی هێرشی موشک و درۆنزی کامیکازی و ژمارەیە قوربانی لێکەوتوتەوە. ناوی کاک محەممەد تاران داوای دەرکردنی ئۆپۆزیسیۆنی وڵاتەکەی دەکات لەسەر خاکی هەرێمی کوردستان، هەروەک پێشتر بە گوشارەکانی ڕێکخراوی مجاهیدینی خەڵکی لە بنکەی سەربازی ئەشرەف لە پارێزگای دیالە بۆ دەرەوەی عێراق دوورخستەوە. لەو بارەیە وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئێران ناسر کەنعانی لە تاران جەختی کردەوە لەسەر ئەو خواستە و هیوای خواست زەوی لە عێراق بەکار نەهێنرێت بۆ هەڕەشە لەسەر ئاسایشی ئێران. دیارنی ئەو ستراتیژیە حکوومەتی ناوەندی بەپێی دەستوری عێراقا یا چارەسەرێکی کاتیە، چونکە کۆی پاراستنی سنوور بەپێی دەستور کاری حکوومەتی ناوەندیە کە بەردەوام بەرپرسانی هەرێمی کوردستان گەڕانەوەی سوپای عێراق بۆ ئەو شوێنانەیان بە شکاندنی سەروەری و شکۆی هەرێم لە قەڵەم داوە. بەڵام بۆ خۆشیان لە ساڵی 1992ەوە نەیانتوانیوە کۆنتترۆلی بکەن و هەمیشە بوونەتە پاساوی هێرشەکانی تورکیا و ئێران بۆ سەر هەرێم و چۆڵکردنی ناوچەیەکی بەرفراوان. هەریەکە لە ئێران و تورکیاش لەسەر خواستیان جددین کە نابێت کەمپی ئۆپۆزیسیۆنی چەکداری دشبەوان لە ناو هەرێمدا بوونی هەبێت. ئەمەش بابەتێکی ئاڵۆزی دەیان ساڵیە کە ئەستەمە لەم کاتەدا بە حکوومەتی هەرێم و حکوومەتی ڕاگوزەری ناوەندی چارەسەر بکرێت.